کریستین گیلیبراند دموکرات و سناتۆری نیویۆرک ترامپی زۆر تووڕە کرد کە لە ڕێگای توێتر داوای لە کۆنگرێسێ کردووە لێکۆڵینەوە لەسەر ئەو دەنگویانە بکات کە ترامپ ڕەفتاری نەگونجاوی لەگەڵ زیاتر لە 10 خانم ئەنجام داوە. سێشەممە ترامپ لەسەر توێتر ئەو سناتۆری وەک کەسێک وەسف کرد کە بۆ مەسلەی هەڵمەت هەڵبژاردن هاتۆتە ئافیسەکەی و بۆ یارمەتیکردن پاراوەتەوە. مەبەستی تانە لێدانی ناڕەوایە ئەو ناولێنانەش بەشێک لە هەوڵی سەرۆکە و ئەوەش من بێدەنگ ناکات کە مەبەست بێدەنگکردنمە. ئەو ژنانە بێدەنگ ناکات ئەوانەی ڕاستەوخۆ بەرهەڵستی سەرۆکن و ملیۆنها خانمیش لەوە تا بۆنەی سوێند خواردنی سەرۆکایەتی لەگەڵ ئەو شتانەی کۆدەنگ نین ڕۆژانە دەنگیان هەڵبڕیوە. لە ماوەی هەڵمەتی سەرۆکایەتی پارەکە چەندین خانم گوتیان ترامپ ڕەفتاری ئازاردان و بێڕێزیکردنی باری سیکسی لە ڕابردوودا بەرامبەر بە ئەوانی ئەنجام داوە. هەندێک لەو خانمانە دووشەمە جارێکی دیکە قسان کرد. بەڕێز ترامپ بەردەوام کوڵمە و سەرنجام لێوەکانمی ماسکردم و لەو کاتەوە کارتێکردنی لەسەر ژیانم هەبووە. دەرهێنەری هالیوود هاروی واینستاین یەکێک لەو چەند پیاوانەی ناسراوە کە دوای ئەوە تاوانیان لەسەر بووە کە ڕەفتاری ناشاویان بەرامبەر بە ژنان ئەنجام داوە زۆریان بۆ هێنرا دەست لە کار بچێشنەوە. گروپێکی خانمی دیموکرات لە کۆنگرێس سێشەممە ڕانگەیان ئەوان داوا دەکەن لەسەر دەنگۆی ڕەفتاروی ناشیاوی ترامپ بەرامبەر بە خانمان لێکۆڵینەوە بکرێت. ئازاردانی خانمان بۆ ئەوە نابێت قبول بکرێت ئەوجا ئەوە لەلایەن دەرهێنەرێکی هالیوود، ئاشپەزێکی ڕێستۆرانت، ئەندامی کۆنگرێس یان سەرۆکی ئەمریکا بێت. کۆشکی سپی سێشەممە ئەو دەنگۆیانەی وەلانە کە وتەی ترامپ سەبارەت بە خانمی گێلیبراند ناشیاوانە بووە. ئەگەر چاو لە لێدوانەکانی ڕابردووی سەرۆک بکەن بەڵێ ئەو دەستەواژە گەلێک جاران سەبارەت بە پیاوان بەکارهێنا هیچ مەبەستی سەکسی تێدا نییە. ئەو سەبارەت بە سیستەمێکی بێ کاریگەر دەدوێت کە کەسانێک بۆ مەبەستی تایبەتی خۆیانی کۆنتترۆلی دەکەن. ترامپ پارەکە سەرڕای دەنگۆ سەبارەت بە بەڵڕەفتاری بەرامبەر بە 17 خانم لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا سەرکەوتوو بوو.